چەندین ساڵە پارتی و یەکێتی هەر پرسێک شکستی تێدا دەهێنن هەوڵ دەدەن بیبەستنەوە بە بابەتی نەتەوایەتی و کوردایەتی و عاتیفەی خەڵکی پێ خوتوکە دەدەن. بەم کارە دەیانەوێت ڕای گشتی چەواشە بکەن و فەزاحەتەکانیان بە جەستەی کوردایەتی بسڕن. ئەندامێکی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری دەڵێت دەستی ئەم دوو حیزبە کەشفە و ئیتر کەس باوەڕ بە درۆکانیان ناکات. بەڕاستی خەڵک لە هەموو شتێکیان تێگەیشتووە بۆ لە حەقیقەتیان تێگەیشتووە و جارێکتر خەڵک بەو قسانە ناخەڵەتێ بە تایبەتی بە تەرویجی ئەعلامی درۆ لەڕێیان لەلایەن کەناڵە عەمیلەکانی خۆیانەوە و کەناڵانی کە دایانناون بە پارەی خەڵک بە پارەی دزراوی خەڵک ئەمانە بەس پەردەبۆشی درۆ و ئەو تەکتیک و فێڵانەیانەکەن کە ڕۆژانە لە خەڵکی هەرێمی کوردستانەکەن. بۆیە لێرە خەڵکی هەرێمی کوردستان جاریشکە ناخڵێتەوە بە قسەکانیان بەڵکو زۆر وازەحە هەموو شتەکانە لای ئەوە تا حتا باشە پەرلەمانی کوردستانەکەیان کە بەو تەزویر و بەو دیزاین و بەو فرد و فێڵە دروستیان کرد. حکوومەتی عێراق ڕێگرێت لەوەی دەست بەکار نابێ بۆ دەست بەکار نابن بۆ حکوومەت دروست ناکەن. ئەمانە هەمووی شەڕی مەساڵحی خۆیانەکەن لەگەڵ خۆیشانە، یعنی هەردوو حیزبەکە شەڕی مەساڵحەکەن لەگەڵ یەک. پارتی و یەکێتی لەو کاتەوەی کە دروست بوون کارەکانی خۆیان بە عەلاگەی کوردایەتیدا هەڵواسیوە و هەموو کارە ناشرینەکانی خۆیان بە بەرگی کوردی جوان دەکەن. لە هەر کوێیەکیش شکست دەهێنن دەیخەنە ئەم عەلاگەیەوە. خۆی پارتی و یەکێتی بە تایبەت ئێمە قسە لەسەر ئەم 35 ساڵاکەین کوردایەتیەکیان کردوتە عەلاگەیەک هەچی ناشرینی حکومڕانیەکان هەیە پێیاندا هەڵواسیوە. لەکوێ شکستە هێنن پاساوەکان بە کوردایەتی و نیشتیمان و خەمەکانی نەتەوەی کورد ئەهێننەوانێ کەوان نیە لە ڕاستیە و پێم وایە ئەم سحرە بەتاڵ بۆتەوانێ. ئێستا زۆرینەی خەڵکی کوردستان زۆرینەی زۆری بۆی دەرکەوتووە کە ئەمان لە پەنای کوردایەتیە دەوڵەمەند بوون بەناڕەوە و حکمی بنەماڵەیان چەسپاندووە و بە پێچەوانەوە میلەتێکیان نەک لەسەر لە پارچەیەک لە 4 پارچە ناومێت کردووە. لە پاڵ ئەم کوردایەتی پارتی و یەکێتی باسی دەکەن خەرمانێک سەروەت و سامانیان کۆ کردوتەوە و خۆیان لەسەری دەوڵەمەند کردووە و دەیانەوێت لەو پەڕی خۆشگوزەرانیدا بژین و دەوام نەکەن کاتێکیش لە کار دوور دەخرێنەوە لە ڕاگەیاندنەکانیانەوە بیخەنەوە جێڕی کوردایەتیەکە و پاکانە و پاساوی بێبنەما بهێننەوە. لەبەرەوەی من چوون بە عێراقم و تۆ بە بەغدادم و تۆ بە ڕئیس وزەرام و تۆ بە تەیفسامی و تۆ کە من بۆ ئیستیقالاکەم لەبەرەوەی ئێوە ناحەقی لەگەڵ خەڵکی کوردستانەکەن لەگەڵ موچە خۆرانەکەن مافی خەڵک وەکو خۆی نادرا. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.